بەهۆی بەردەوامی تۆپباران و بۆردومانی تورکیا و ئێران لە سنووری برادۆست لە ماوەی 8 مانگی ڕابردوو 5 هاوڵاتی شەهید و 4 هاوڵاتی تریش بریندار بوونە. سەرەڕای زیانی گیانیش زیاتر لە 1800 دۆنم لە ڕەزوباغی هاوڵاتیان و 300 مێشە هەنجی سوتاون. ئەو خەملانێک کە ئەم ساڵ کراوە لە ماوەی ئەو 8 مانگەی تاکو ئێستا بەداخەوە 5 هاوڵاتی شەهید بوونە و هەروەها 4 هاوڵاتی تریش بریندار بوون بەو حاڵەتێک کە دوێنێش ڕوویداوە و ئەو زەرر و زیانە مادیانش کە دروست بوون زیاتر لە 1800 دۆنم لە ڕەزوباغی هاوڵاتیان سوتاوە و هەروەها 300 هەنگی مێش هەرتەنها لەو مانگی 8 ئاگری تێبەدە لەلایەن تورکیاوە سوتاوە. بەدەر لەوەش ژمارەیەک لە هاوڵاتیش بریندار بوون کە ژمارەیان ئەوانەی کە باسمان کرد. سنوورەکان بە شێوەیەکی گشتی ئارام نین، هەمیشە چاوەڕێ ئەوەکەن کەوا تۆپباران و بۆردومانی تورکیا هەر بەردەوام بێ لەم ناوچەیە لە ئێستادا. هاوڵاتیانی برادۆست کاری سەرەشیان کشت و کاڵ و ئاژەڵداریە، بەڵام شەڕ و نائارامی لە ناوچەکەیان بە تەواوی ژیانی لێ تێکداون و بە ترس و دڵەڕاوشێ ژیان دەبەنە سەر. فڕۆکەی جەنجیش جیاوازیان پێ ناکات. بارودۆخین هیچ باش نییە لەبەرەوەی هیچ ڕۆژێکی پەیسڕاحەت نینە. بێنێت تیارێ و بێنێت تۆپە ئیرانێ و بێنێت تورکیا و چ ژیانی نەمای ڕاستی ژیانی زۆر ناخۆشە. داوا لە حکوومەت یارێمەکەن یعنی چارێکی بکە لەو منتیقانە ئەنێ زەرەر و زیاندا مسحەتە زەرەری نییە هەموو کاتێکی زەرەری نییە. یعنی ئێستا من بەخۆم یعنی ناوێرم بچمە شوستانە ناوێرم لە بە تیاریچ لەبەرەوە کە لێدا خەڵاتە تو یعنی لە چێن دەر عیلاج دەکەی لە چێن دەر یعنی لە بەچی ئەپارڕێەوە یعنی هیچ بيع صاحبية يعني منطقة برا لا ولا هذول بار لكرب لما على كرب الكشمي ده لو بري تلاني نفر تشجع كجرا كركك بريندار اساس قطع تساوشي لدز ده مدالش كباسيس قدوية اسا نسوس الشينات زي خد زي كأسير الشيناتي ليك او زي فزيش لبطوبة هذا والله قرمشي بدا من هدري وحاضر ڕاست ئاگری بەربکت کە ئەو هەموو خەڵکی هەموو سۆتە لە ناو گوندی دێرێ بۆڵێ و زیانە لەبەری تەلان زۆر بێم ڕەز و هەموو سۆتە داروباری چیاش زۆر سۆتە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە برادۆست 17 هاوڵاتی شەهید و بریندار بوونە و 118 گوندی ناوچەکەش لە ماوەی ساڵانی ڕابردوو چۆڵ کراون و ئەم ساڵیش گوندی بێرکەم چۆڵ بووە و 20 گوندی تریش لە ژێر هەڕەشەن و مەترسی چۆڵبوونیان لەسەرا. هیچ ئاسۆیەکی ڕوونیش نییە ئەم ناوچەیە شەڕ و نەئارامی کۆتایی پێبێت تا دێت بارودۆخی برادۆست ئاڵۆستر دەبێت و حکوومەتی هەرێمیش لە ئاستەم هەموو قوربانیەی هاوڵاتیانی بێدەنگە و ڕێگە چارەی پێنیە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.